دروستنەوەی کرێکاری کۆڵەکەی سەرەکی خەباتی ئازادی خوازانە و ڕزگاری بەخشی کۆمەڵگای ئێران. بە گوێرەی راپۆرتی کەناڵی ئەفکار نەفت ڕۆژی هەینی 11 جۆزەردان، کۆمەڵێک لە کارمەندانی فەرمی و لە سەرکاری شرکەتی نەوتی فەلاتی قاڕە ئێران لە شوێنی کارەکەیان لە دوورگەی لاوان کۆبوونەوەیەکی ناڕزایەتیان بەڕێوە برد کە داواکاریەکانیان بریتین لە لابردنی کەسانی نفوزی و بەڕێوەبەرانی ناکارامە، لابردنی سەقفی حەقدەست، دەستکاریکردنی لانی کەمی حەقدەست، لابردنی سنووردارکردنی مافی ساڵانی خانەنشینی، جێبەجێکردنی تەواوی مادەی دە و دانی پاشەکەوتەکانی سەر بەو مادەیە، جیاکردنەوەی پیشەکان لە ناوەندەکانی کار، گەڕاندنەوەی زیادەی ماڵیاتە وەرگیراوەکان و ڕاگەیاندنی هەرچی زووتری زیادکردنی شایستەکان. ئەم کۆبوونەوەیە لە درێژێ ماگرتن و خەباتی کرێکارانی فەرمی و گرێبەستی نەوت و پاڵاوگەکان بە مەبەستی گەیشتن بە جاواکاریە ڕەواکانیان بەڕێوە چووە. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی نەوتیش ڕایگەیاندووەکە مانگرتن و ناڕزایەتی کرێکاران لە شرکەتی پابەندان، ئێکسیر سەنعەتی نەوت و شرکەتی IPMI لە کەرتی چواردەی کەنگان، سایتەکانی 1، 2 و 3 پێترۆپالایش، شرکەتی ئێکسیر، شرکەتی کیسۆن و کیان شازا ڕۆژی دووشەممە 7 جۆزەردانی 1403 پێدەنێتە ناو چەندمین ڕۆژی خۆیەوە و تا ئێستاش هەروە بەردەوامە. هەر لەو راپۆرتەدا هاتووەکە زیاتر لە 1000 کرێکاری پرۆژەیی لە سایتی 1 و 2 و 3 پێترۆپالایش بەهۆی هەبوڵ نەکردنی بڕی زیادکردنی حەقدەستەکان هەر بۆ جۆرەی کە داوا کراوە لە مانگرتندان و لە 1 جۆزەردانەوە لە شوێنی کارەکانیان هاتوونەتە دەرەوە. کرێکارانی پرۆژەیی پترۆپالایش جگە لە دەربڕینی ناڕزایەتی بەرامبەر بە لە خوارەوەبوونی حەقدەستەکان سەبارەت بە شیفتی کاری درێژماوەی 22 ڕۆژ و 24 ڕۆژە و بارودۆخی نالەباری ئەمنیەتی کاریش ناڕازین. لە درێژەی ئەو راپۆرتانە داهاتووە زیاتر لە 1200 کرێکار لە شرکەتەکانی پایەندان، ئێکسیر سەنعەت و شرکەتی IPMI لە کەرتی چواردەی کەنگان مانیان گرتووە. شوێنی کارەکانیان جێهێشتووە و مانگرتنەکەیان هەروە بەردەوامە. کرێکارانی لە سەرکاری بەشی لوولەکەشی شرکەتی ئێکسیریش دەستیان داوەتە مانگرتن و شوێنی کارەکانیان بەجێهێشتووە. ئەوان هەروەها داوای وەرگرتنی حەقدەستی مانگی ڕەشەمەش دەکەن. جگە لەمانە کرێکارانی لە سەرکاری شرکەتی کیسۆنیش لە ناڕزایەتی بە وەڵام نەدانەوە بە داواکاریەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە. هەروەها کرێکارانی پەیمانکاری کیان سازەش بە مەبەستی زیادکردنی حەقدەست و وەرگرتنی دەستبەجێ حەقدەستی مانگی خاکەلەوەی خۆیان کارگەکەیان بەجێهێشت. شۆرای ڕێخستنی ناڕزایەتیەکان هەروەها دەڵێت پەیمانکارە تاڵانچیەکان دەیانەوێت بەرامبەر بە مانگرتنی هاوکارەکانیان پەنا ببەنە بەر هەر چەشنە فێڵ و فریوکاریەک. بۆ نمونە بەڕێوەبەری جێبەجێکاری شرکەتی ئالای مەهەستان کرێکارانی بە زۆر ناردووەتەوە بۆ مەرەخەسی و بە جێگەی ئەوان کرێکاری نوێ دامەزراندووە. ئەم مەسەلەیە بووەتە هۆی تووڕەئی و ناڕزایەتی کرێکاران و بەوە ڕێخستنی کۆبوونەوەی ناڕزایەتی وەڵامی ئەو پلانەیان داوەتەوە. لە هەندێک شوێن پەیمانکارەکان هەوڵ دەدەن بە دانی بەڵێنی درۆینەی زیادکردنی حەقدەست و فریودانی هاوکارەکانمان پێش بە پەرستاندنی ناڕزایەتی و مانگرتنەکان بگرن. هاوکات لەگەڵ مانگرتن و خەباتی کرێکارانی فەرمی و گرێبەستی و هەروەها کرێکارانی لە سەرکار لە بەشی نەوت و پێترۆشیمیەکان خانەنشینانی خەباتکاری دەستەبەری کۆمەڵایەتیش ڕۆژی یەکشەممە 6 جۆزەردان بە بەرزکردنەوەی کۆمەڵێک دروشمی داواکاری تەوەر و سیاسی لە چەند شارێک لەوانە ئەهواز و کرماشان درێژیان بە کۆبوونەوە ناڕزایەتیەکانی خۆیاندا. ئەوان لەم کۆبوونەوانەدا دروشمگەلێکی وەک خانەنشین وشیارە لە هەڵاواردن بێزارە، خانەنشین هاوار بکە، مافەکانت داوا بکە، کرێکاری زیندانی و معالمی زیندانی دەبێ ئازاد بکرێت و ماڵیاتی زۆر و ئیمکاناتی کەمیان دەوتەوە. خانەنشینانی فولادیش لە شارەکانی وەک تاران و ئیسفەهان کۆبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. ئەوان چەندین مانگە لەسەر شەقامەکان لە دژی بەکردەوە دەرنەهاتنی پەسەندکراوەکان و
لە پێناو ماف و داخوازیەکانیاندا بەدانی دروشم لە دژی دزی و گەندەڵیەکان درێژە بە خەبات و ناڕزایەتی خۆیان دەدەن. بزوسنەوەی کرێکاری ئێران هاوهەنگاو لەگەڵ خەباتی ژنانی ئازادیخواز، خانەنشینانی تێکۆشەر، دادخوازانی مافخواز، لاوانی خەباتکار، هەڵسوڕاوانی دابینکردنی ئازادی سیاسی و سەرجەم ئازادیخوازان کۆڵەکەی سەرەکی خەباتی ئازادیخوازانە و ڕزگاری بەخشی کۆمەڵگای ئێرانن. لە جەرگەی خەباتی چینی کرێکار و بەردەوامی و لێ یەک هەڵپێکرانی بزوسنەوە کۆمەڵایەتیەکاندایەکە هەنگاو بە هەنگاو ڕێکخراوە کرێکاری و جەماوەریەکان پێک دێنی و دەبنە هێزی بزوێنەری شۆڕش لە ئێراندا. کرێکارانی ژن و پیاو لە ئێران لەم ساڵانی ڕابردوودا بە خەبات، مانگرتن، هێنانە گۆڕێ ویست و داواکاری دادپەروەرانە و هەڵوێستەکانیان نیشیانیان داوە کە دەتوانن پۆتانسیێلێکی ئەوتۆ بەدەست بهێنن.